تیپی تایکواندۆ یانی وەرشی جیهان بە 5 یاریزان بەشداری پاڵاوانێتی کراوەی تایکواندۆی عراقی بۆ ئاستی تازە پێگەیشتوان لە شاری بەغداد کرد لە درێژی خوار 148 سانتیمەتر. ئەمین ئیبراهیم توانی پلەیەکەم بەدەستبێنێت لە درێژی سەری و 180 سانتیمەتریش. منسوور هەمزە توانی پلەیەکەم بەدەستبێنێت و هەردوو یاریزان بانگێشتی هەڵبژاردەی عراقیش کران. ئێمە 5 یاریزان بەشداریمان کرد کە تایدا براوە 3 یاریزانمان بۆ سوپاس بەخوای گەورە. یاریزامان ئەمین ئیبراهیم عوسمان توانی پلەی یەکەم لەسەر ئاستی عراق بەدەستبێنیتن لەگەڵ یاریزامان منسوور حەمزە سلێمان پلەی یەکەم بەدەستبێنی لەسەر ئاستی عراق و یاریزامان ئەلیاس خالید ئەویش پلەی سێم بەدەستبێنی لەسەر ئاستی عراق. و سوپاس بەخوای گەورەش ئەو دوو یاریزانمان توانیان الحەمدولillah بگەم بە یاریزانانی ریزی هەڵبژاردەی عراق. سوپاس بەخوای گەورە. بەشداریم کرد لە پاڵاوانێتی عێراق لە فیئەی ناشئین لە شاری بەغداوە بەڕێوە چوو. دڵخۆشم کە توانیم پلەیەکەم بەدەست بێنم. سپاسی مامۆستای خۆشەویستم دەکەن کە هاوکارم بوو بۆ بەدەستێنانی ئەم مەدالیایە. سپاسی دایک و باوکیشم دەکەن کە هاوکارم بوو. سپاس بەخوا کە لە بتوڵەی عراق بەشداریم کرد کە لە بەغدا بەڕێوە چوو ماوەی 3 ڕۆژی خایەن بتوڵەکە و پلەیەکەم تێدا بەدەستینە و چوون بۆ هەڵبژاردەی عراق. و زۆر سپاسی مامۆستای گەورەم دەکەم مامۆستا عەلی سەرکەوت کە زۆرم تەمرینی پێدەکردم و زۆر پەرەی پێدامە و زۆر سپاسی خانەوەدە بەڕێزەکەم دەکەم و زۆر سپاسی دایک و باوکم دەکەم. تیپی تایکواندۆ یانەی جیهان بەردەوام لەسەر ئاستی عراق ئەنجامی باشی هەبووە و هەوڵی بۆ ئەوە داوە پاڵەوان بەرهەم بهێنێت. وا بڕیارە ڕۆژی پێنجشەمەش یاریەکانی ئاستی لاوان لە شاری کەربەلا دەست پێ بکات. یانەی جیهانیش بە چەند یاریزانێک بەشدار دەبێت. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.